باڵێ لەم تۆردا ئاماژە بە ڕێکارەکانی ڕێگریکردن لە قۆڕکاری بازاڕەکەی بۆ گفتوگۆی زیاتر بە میوانداری کاک شۆڕش کەمال ئەنجامی لیژنەی باڵای قایمقامێتی سلێمانی بەخێربێ کاک شۆڕ. سپاس بە ئامادەبوونت. لەشتان ساغ بماندوو نەبن کە بەردەوامن لە لیژنە و لیژنەکانتان پێکەنەوە بە دوواداچوونەکان کە لە ئێستادا مانگی پیرۆزی ڕەمەزانە زانێکم ڕۆژی مانگی ڕەمەزان لیژنەکانتان چۆن بە دوواداچوونیان کردو کە ئەم مانگی ڕۆژ و هەروەها عیبادەتە. لە هەمان کاتدا بەڵام لە هەندێک بەشێک لە بازرگان و خان کۆمپانیەکان قۆڕکاریک بەکاریان بۆ ساغکردنەوەی شتومەکەکانیان. بەڵێ سپاس بۆ ئێوە و سڵاو لە بینەرانی بەڕێزیش. سەرەتا پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو موسڵمانانەکەم. ئێمە وەکو لیژنە هاوبەشەکانی قایمقامیەت هەمیشە و بەردەوام بە ئەرکی ئەخلاقی سەرشانی خۆمان زانیوە کە خزمەتی هاونیشتیمانیان و لایەنی تەندروستی سەلامەتی هاوڵاتیان بکەین. و مانگی ڕەمەزانێژ یەکێکە لەو مانگانێکە لە ساڵەکان ئێمە ئەکەینە ناوی ئیش و کاری تێ ئەگەین. ئەو مانگەژ یەکێکە لەو مانگانێکە بەداخەوە کۆمەڵێ هەندێک لە بازرگان و هەندێک لە کاسبکار هەن کە هەوڵ دەدەن قۆرخی بازارکەن و بە یەک بە ساختکردنەوەی ئەو کاڵە و شمەکانێک کە ئەکسپایر بوون ماوەی بەسەرچوونیان نەماوە یاخۆت خراببوون یان بە شێوەیەک لە شێوەکان نرخی کاڵاکانیان بەرزەکەنەوە. ئێمە لە کۆی 38 لیژنە هاوبەشی قایمقامێتی قەزای مەڵبەندی سلێمانی بەردەوام لە ئەرک و چالاکی داین هەم بۆ هەموو ئەو سێکتەرانی کە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیەوە هەیە و هەم بۆ ئەو لایەنی کە لە مانگی ڕەمەزانە زیاتر ئەو کاڵەوشمەکانی کە سەرف دەبێت ینی کە ساغ دەبێتەوە لە بازاڕەکانە ئەوەی تێبینیمان کردبێ زیاتر لە بەرهەمی شیرەمەنی و خواردنەوەکان و شیرینی و ئەمانە زیاتر سەرف دەبێت. ئێمە خۆشبەختانیانی دوێنێ لە لیژنەکانی قایمقامێت سەردانێکی ناوبازاریان کرد بە شێوەیەکی گشتی و چەند تێبینیەکیان هەبوو لەسەر شوێنێک و چەند شوێنێکیش داخرا بەداخەوە کە پابەندی مەرجەکانی تەندروستی نەبوو و بەگشتی تێبینیەوەمان کردەوە ئەم خەڵکەکە تۆزێ باشەوەم لە ڕووی کاسبەوە بەڵام ئەبێ هەم چاوکراوەش بین و هەم هاوڵاتیش خۆی ئاستی وشیاری تەندروستی کە لە گرنگی بەلایانی تەندروستی خۆی بدات ئایا ڕوئەکاتە کوێ بۆ کڕینی شتومەکێک ڕوئەکاتە کوێ بۆ پێداویستیەکانی خۆی و زەرور ئەم کەسێک کە ئەچێش لە شوێنێک شتێکە کڕە پێداویستیەکی کڕێت و تێبگات یعنی ئەو ئاستی هەبێت کە بزانێ ئەم شوێنە تەندروستە لە شوێنێکی تەندروستە دانراوە. ئەگەر بابەتەکە گۆشت بێت گۆشتەمەنی بێ و پێویستەکە ئەم گۆشتە پێشتر ینی ئەم گۆشتە سەربڕینی لە قەسابخانە بۆ کرابێ بە شێوەیەکی ڕسمی پزیشکی ڤێتەرنەری و کارمەندی ڤێتەرنەری پشکنینی پێش سەربڕین و دوای سەربڕینی بۆ کرابێت و مۆری پێوە بێت. ئەمە بۆ هاوڵاتی زۆر گرنگە ینی بزانێت چ گۆشتێکەکرێ و چ بەرهەمێکی تری خواردنەوەکرێ بۆ نمونە شەربەت ئەم شەربەتە لە بەڕادا بێ ینی لە شوێنەیەکی گەرمە هەڵنەگیرابێت. کاک شۆڕژ لە کاتی مانگی ڕەمەزان یاخو نزیکبوونەوەی بۆن و یاد و مناسەبەکانەوە هەمیشە بازاڕەکان توان بڵێن بەشێکیان فرۆشیارەکان وەکو هەلێکی لێگەن ئەیقۆزنەوە یان نرخی شتومەکەکان یاری پێەکەن یاخود ئەگەر بەشێکی زۆر لە خواردەمانی شتومەکەکانیان بە هەڵگیراوی هەبێتەوە لەم مناسەبانە وەکو هەلێکی لێەکەن و ئەیقۆزنەوە و بە کڕیارەکانی ئەدەنەوە. هەڵێسانگەێنی بەڵێ سەرەتا وتومە بەداخەوە بووە ئەوە نەبێت بەڵام هەیە تەوان لە هەموو سەردەم و قۆناغێکە قۆڕخکاری هەر هەبووە و بەردەوامی ژەبێ بەڵام گرنگەوەی جیهەتێک هەیە چاودێریان کە جیهەتێکەیە لە کاتێکا کە ئەم کەسە بەو سەرپێچیەوە ئەگیرێت یا کەشف ئەبێ ینی ئاشکرا ئەبێت لێ پێچینەوەی لەگەڵدا ئەکرێت و تووشی سزایی یاسایی دارایی خۆی بێتەوە. پێم وابێت لە سەرای مانگی یەک بوو کە پلان و بەدواداچوونەکەتان بەشێکی شەفاف خستەڕۆ باشە ئەوانەی کە بازارگەریەکانن بۆچی بەردەوامە ئەبن لەو قۆڕکاری بازاڕەدا؟ بەڕێزم وەکو ئەو شکڵە نیە ینی من پێ دەڵێم بەردەوام هەیە ینی ئێستاش و لە ڕابردووش هەبوو و ئێستاژە بێ و لە داهاتووشە هەرە بێ بەڵام گرنگترین شت ئەوەیە ئەو دامەزراوە حکومی کە هەیە بە شێوەیەکی چەڕ چاودێری بکە ینی ئەم کەسە بزانێ بۆ نمونە کەسێکی وەکو من شۆفێری دەکەم بەسەر شەقامێکە ئەڕۆم ئەبێ بزانم ئەم شەقامە تیژڕەویەکەم چەندێکە و چەندێکە بێ بڕۆم
و کامێرەی لێیە خۆم هەست بەو مەسئولیاتەکەم یا ترسێک هەیە لە ناخما بێت ترسێکە بێت لە ناختا بۆی ڕێگری بکەیت لەوەی کە ئەو مخالەفەیە بکەیت. بەڵێ لەگەڵ ئەوشدا تا چەند ئێوە بە دوواداچوون و لیژنەکانتان چڕ کردوتەوە کە گونجاندنێک هەم لە نێوان ئەم دۆخی ئێستا کە کۆڕۆنا هەرێمی کوردستانی گرتوتەوە لە هەمان کاتدا سەلامەتی خۆراکەکان. ئەمە لە هەردوو بارەکە ئیشمان کردووە ینی بەردەوام بووین لەوەی کە باشترین خۆراک تەندروستین خۆراک بە شێوەیەکی کوالەتی باشترین کوالەتی خواردن هەبێت لە بازاڕەکانی سلێمانیدا و بەردەوامیش هاونیشتیمانیانمان ئاگادار کردەوە لەوەی کە کەمترین شوێن ڕووی تێ بکەن کە ئایا قەرەباڵغا یعنی ئەگەر من بزانم دوکانێک یا مارکێتە زۆر قەرەباڵغا هیچ زەرور نیە هیچ پێویست نییە من لەم لەحزەیە سەردانی بکەم چاوەڕێەکەم تۆزێ چۆڵتر بێ بەگش تۆزێ چۆڵتر بێت کەمترین کەسی لێ بێ بۆی هەم بەرکەوتە و کەم بێت و ماسکیش بەکاربێنی ئەمە تاکە چارەسەرە بەداخەوە زۆر بەمان کە تا ئێستاش هاوڵاتیان کە باسی کۆرۆنا ئەکرێت کۆرۆنا بوونی هەیە و تێگەڵ بە مرۆڤایەتی وە تاکە چارەسەرەوەی خۆتی لێ پارێزیانی کاچی بۆ شوێنێکی قەرەباڵغ ماسکە دەبێ یا دوورکەویتۆلی. بەڵێ لەسەر ئەم بابەتی کۆرۆنایان دوێنێ چەند وێنە و دیمەنێکم بینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پێی بوو سەری بۆ خواردنی شیرەمەنی کە گرتبوو بۆ مانگی ڕەمەزان ژمارەکەی 100 بوو بۆتە نوکتەوە ئێستا لە هەمان کادا کە دوێنێ وەکو لیژنەکانتان لەشتان ساغ بێم سەرپێکی کارتان پسوڵی سەرپێکی کارتان بۆ چەند شوێنێک دەرکرد و بە تایبەتی ئەوانەی کە شەربەتەکانیان فرێژ نەبووە یاخود چەندانەیەکم بینی لە تەنەکەی خۆڵە هەڵگیرا بوو. بەڵێ ئەمانە بەردەوامیان هەیە یان ئێوە بە پێی لیژنەکانتان ئەمانەتان درک پێ کردووە لەوانەیە هەندێک ترە بێ زۆر شاراوە بێ. بەڵێ ئەوەی کە دوێنێ تێبینی کرا لەو شوێنەدا بەڕاستی ئەوەی کە سەلەیەکی خۆڵی بەکارهێنا بوو بۆ ئەو هەڵگرتنی ئەو خواردنە نابێت یعنی ئەم کەسە ئەم کە هەڵەسێ بەم کارە ئەبێ ئەو مادە پلاسیکی کە بەکارێنی خۆراکی هەڵگری ئەو مادە پلاسیکە گونجاو بێت ئەوەی مۆزوعەکە دوو هەم شتیش هاوڵاتیە کاچێ ئێستا بۆتە نوکتە و قسە و باز لەسەر شەربەت بە تایبەتی لە بازاڕە ئەمی لە مانگی ڕەمەزانە خۆم ئاماژەم پێدا کە زۆرترین خواردن و خواردنەوە شیرینیە شیرینی و شەربەتە کە زیاتر پەنای بۆ بن و ئارەزووی لەکەن لەبەرەوەی جەستە حەزیت پێەکە هیچ زەرور نییە تۆ بچیتە دوکانێکی ئاوە زۆر قەرەباڵغ بێت بیکڕی یعنی شارێکی گەورەیە هەزاران مارکێت و دوکانی لێ پێویستە بچی بۆ شتانە دابەش بێ هاوڵاتیەکان. بەڵێ ئێوەکو ئەندامی لیژنەی باڵای قایمقامەتی سلێمانی ئامارێکتان لایە کە ئەمساڵ دەست بە سەرداگرتنی تەن خۆراک و شتومەکەکان ئەمساڵ بەبەراورد بە ساڵانی ڕابردوو زیاتر بە یاخود ڕووی لەکەم بوونەوە بووە ئەگەر وەکو ئامارێک بخەیتەوە بۆ ئێمە. بەڵێ وەکو ئامار لەبەر دەستمانیان ێساگەر پێت بڵم چەندێکە بەڵام خۆشبەختانە ساڵ بۆ ساڵ و مانگ بۆ مانگ ئێمە سەردانەکانمان زیاد ئەکات لیژنەکان بە ڕێژەی سەردانەکانمان زیاکات و سەرپێچی کارەکانیش کەمتر ئەبنەوە ینی لە چاو ساڵانی پێشووترە ئەوەش مای خۆشحاڵ ینی کاریگەری لیژنەکانی قایمقامێت بە شێوەیەکی سەرەکی هەیە لەسەر هەموو سێکتەرەکان بۆ ئیشکردن ئەو هاوڵاتیانێک کە هەم پیشەیەشیانی هەم ئیشیژەکان هەم هاوڵاتیانش کە پێویستیان بە ئیشەکە بیکەن لە شوێنەکە. ئەمە زیاتر لەسەر ڕێکارەکان گفتوگۆ بکەین ڕێکارەکانی ئەوانەی کە سەرپێچیکان ڕێکارەکان چین لە ڕووی یاساییەوە ئەوانەی کە سەرەتان کە سەرپێچیکارە بن تەنها ئاگادارەکرێتەوە یاخود سوڵێکی غەڕامەی بۆ ئەنووسرێت ئەمە چۆنایە؟ طبعا هەموو لیژنەیەک ئەچێ بۆ سەردانی شوێنێکەکە ئیتر مارکێتە قەسابخانە ینی گۆشت فرۆشتنە مریش فرۆشتنە ئەگەر ئەم لیژنەیە بچێ بۆ چەند سەرپێچیەک ببینێت یا تۆمار بکات تۆماری بکاتەوە هەم لای ئێمە بوونی هەیە وەکو داتای کە ئەم کەسە پێشتر ئایا سەرپێچیە بۆ یانەوە لای لێژنەکەش بوونی هەیە ئەگەر یەکەم جاری بێت ئێمە بە ئاگادارکردنەوەیەک و ئاگاداریەکەینەوە کە پابەندی ڕێنمایی و ڕێکارەکان بێت ئەمە لە یەکەم جارە لە دووەم جارە بێتە سزای دارایی تەمان هەندێک سەرپێچی هەیە ئەگەر یەکەم جاریش بێ هیچ پێویست ناکات ینی ئاگاداری بێ هەندێک کاتە ڕوبەڕووی دادگاکرێتەوە یەکسەر ئەمانە زیاتر کامانە زیاتر ئەو بابەتان کە ڕاستەخۆ قەدەغەکراوە بۆ نمونە گۆشتی هندی زیاتر لە 10 ساڵە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە قەدەغەکراوە لەبەرەوەی کاریگەری نەرێنی هەیە بۆ سەر تەندروستی هاوڵاتی جگەر بۆ من جگەری هاوردە جگەری مریشکی هاوردەکە لە سنوورەکان و تا ئێستاش بەداخەوە داغڵ ئەبێت و هاوڵاتیش لەسەر شەقام و لەسەر عەرەبانەکان کۆمەڵە تەڵەبی و حەز و ئارەزووی لەسەر هیچ پێویست ناکە ئەم خواردنە بکرێت.
لە قسەکاندا ئاماژەت بە گۆشت کرد ئەمە بزانم ئەو گۆشتە لەکوێ هاوردە ئەکرێت نازانرێت یاخود ئەمانە بە ڕێگەی ترەوە ئەهێنن و ئەیفرۆشن. بەڵێ ئەم گۆشتە کە پێم وتی سەرچاوەکەی هندیە وڵاتی هیندستانە بەرهەمێنە بەداخەوە عێراق سنوورێکی کراوەیە لە ئاستی هەموو وڵاتانی دەوروبەرەکە بە شێوەیەکی قاچاق دێتە عێراق و بە دوجارش هەرێمی کوردستان سلێمانیش بەشەکە لە عێراق و داخڵی ئەم سنوورانە دەبێت. مەتە لە ڕێگەی سنوورەکانەوەیە؟ بەڵێ بەڵێ. هیچ لیژنێکی تایبەت بەمانە نیە کە لە ڕێگەی سنوورەکانەوە ڕێگریان لێ بکەن و کە نەتوان داخلی ناوخۆی هەرێم بن؟ قاچاغەربوونی ینی لە هەموو سەردەمێکە هەرە بووە ڕێگری لێ ناکرێت هەر چی شتێک بێت ینی کۆمەڵی مادەمەوادی ترسناکتر و خەتەرتریش ئێتا وڵاتەوە بەڕێی قاچاغەوە. بەڵێ سەبارەت ئەمێ بە ڕوویای ئێوە سەبارەت بە گەڕان و داخستنی شوێنەکان ئەمانە هۆکارەکانیان لە چیدا ئەبینێتەوە ئەمانە وەکو کەمکردنەوەی ئەو بازرگانان و ئەو خاوەنانی کە سەرپێچکارەکەن کە لە ڕێگایەکی بێجەنگ واتە ژەهرێکی بێدەنگ دەرخواردی ئەم خەڵکە ئەیەن یاخود وردە وردە کەمکردنەوەی ئەو شوێنانەیە کە هەندێکیان ئاگادارەکرێنەوە بۆی ئەوانەی تەنیشتیش ئەگە سەرپێچکار بن و کولاساییکردنەوەیەک ئەوان ڕێگایەکی تر بگرنە بەر. ڕاستی حقیقە دێگێ لە ژیانی ڕۆژانی هاوڵاتیە کاتێک کە من هەڵەیەکەکەم دەرکەم پێ نەکرۆ پێشتکە ئەمە هەڵێ و بۆ بە هەمان شێوەش بۆ خاوەنکارێکی ژوایەکە لە بازارە لە سلێمانیدا ئیش دەکات زۆربەی کات کە ئێمە سەرپێچێکمان لە کەسێکە بەدی کرد و بۆمان کرد بە پسوڵەیەک کاکەرامە کرابێت یاخود ڕوبەڕووی سزای یاسایی کرابێتەوە هەستی پێ نەکردووە ینی شتەکەی بە ئەنقەز نەکردووە ئەمە خۆشحاڵیەکە بانقەز نەکردووە بەڵام ئەمە ژەگەڕێتەوە بۆچی بۆی کە ئەم کەسە شارەزایی نەبووە لەو بوارەیە کاتێک کە تۆ دەزەبێت بۆ پیشێک ئەبێ شارەزایی دەبێت لە پیشەکەتە ئەگەر لە شارەزایی نەبێت تووشی زەرەر دەبیت تێدا ئەمیش بە هەمان شێوەیە. بەڵێ وەکو ئەزمموی خۆتان هەبووە بۆنە شوێنێک ئاگدار بکرێتەوە یاخود قفڵی لێ بدرێت بە تاوەتی لە بەروی سەرپێکی کار بووە بەڵام ئەم وەکو کەسێک وێست سەرکێشی بکات و دووبارە بیکاتەوە ئەوی پێی بزانەوە. ئەمە قورستنی سەرپێکی کە ئەکرێت ئەم کەسە ڕوبەڕووی یاسا ئەکرێتەوە لە ڕێی یاسا مۆڵەتی پیشەکەی لێوەرەگیرێتەوە مۆڵەت ئەو هەموو شوێنێک مۆڵەتی پیشەی تایبەتی هەیە چێشخانەیە قەسابخانەیە مارکێتە سەرتاشخانەیە ینی ساڵۆنێکە ئەمانە مۆڵەتی پیشەیانێ بەڵام ئەم هاوڵاتیە تەمان پیشەکەی ئەوەیە دوای هەڵەسە مۆڵەتی دوکانەکەی بە ناوی یەکێکەوە دەرەکە بەڵام خودی خۆی ئیشی تیاکە بەڵێ بوونی هەبووە دووبارە ڕوبەڕووی سزا بۆتەوە بە هەماشەوە لە ئێستادا کە لە ناو مانگی ڕەمەزانداین دووەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە مێ بزانم ژنەکانتان لە چ کاتێکدا بەدووادا چونەکەن یاخود باس لەوە کرد لە 38 لیژنە پێکاتون ئەنجام پێکاتون سیواش لیژنە پێکاتون ئەمانە چۆنیەتی دابشکردنیان و ینی بەشێکی لە مانگی پیرۆزی ڕەمەزان بەردەوامە بن لە بەدووادا چون و پلانەکانتان بێگومان ئەمە ئەو 38 لیژنەیە بەیانی لە سەرەتای دەستپێکردنی دەوامەوە دەست بەکار و چالاکی ئەەکەن تا 12 شەو تەمان بەپێی دابشکاری ئەمە بەپێی ئیداری دابشکرا چەند لیژنەیەک بەیانیان دەرەچێ و دوانیۆڕان و شەوانیش بۆ هەموو شوێنەکان ئەگەڕێن بەڵێ لەگەڵ ئەوشدا تا چەند ئێوە پسوڵی سەرپێکی بۆ خواردنگە و چێشخانانە ئەکەن کە لە ئێستادا دەمامک بەکارنایەنن یاخود گڵای پێویستیان نییە یان دەستکێش ئەمانە بەکاری نیانە لە چێشخانەکانتە بوونیان نییە. بەڵێ ئەمە ینی سەرپێچێکی ترە بەداخۆ ینی تۆ چێشخانەیە کە دەهەیە ئەگەر نەخۆشیەکیش نەبێ گوازراوە بێ ضرورە ئەم ستافی چێشخانەیە تەواویان دەستکێش و دەمامە بکەن و وەستاکانیشیان کڵاوێکیان لەسەرا بێت ئەوە ئەگەر لیژنەکانمانەشن ئەگەر نەکرابێ پابەند نەبوو بێتن پسوڵیان بۆ کرێ بێگومان سزادرن. بەڵ ئەی ئەوانەی کەم جاریان بێ کە پسوڵیان بۆ بکەن ئەو شتانە غەرامەی هەیە ڕاستەوخۆ ینی ئاگاداکردن نیە بەداخۆ خۆیان ئەزانن ینی کۆمەڵی ڕێنمایی هەیە یەکەم جار کە مۆڵەتی ئەم شوێنە دەرەکرێت پێیان وتراوە پێیان ئەو وترێت کە ئەبێ پابەندی مەرج و ڕێنماییەکانی تەندروستی بن ئەوە یەکێکە لە مەرجەکان کە پێشتر ئاگاداکراونەوە. بەڵێ کاکشۆش ئەگەر تێ لێرەوە دوا قسە دواوتە دا پامە بگەێنیت. سپاس بۆ ئێوە ئینشەڵا لە مانگەدا هاونیشتمانیان بە شێوەیەکی تەندروست بازاری خۆیان بکەن و دوورکەونەوە لە قەرەباڵغی و بەردەوام ماسێک بەکاربێنن تەندروستی خۆت لە پێش تەندروستی هەموو کەسێکەوەیە ینی و تەندروستی خۆ پەیوەندی بە تەندروستی کۆمەلگایەکیشەوە بەڕاستی
و لیژنەکانیشمان بەردەوامە بین لە خزمەتی هاوڵاتیان و هاونیشتمانیان لە شاری سلێمانی بۆ ئەوەی زیاتر خواردنێک و خواردنەوەیەکی تەندروست پێشکەش بە هاوڵاتیان بکرێت. بەڵێ لە قسەکانتە پرسیارێکم بۆ دروست بوو سەبارەت بە لیژنەکانتان زیاتر لە مانگی ڕەمەزان بە دوای داچوونەکانتان چڕترە بێتەوە یاخود بەپێی ئەو پلانەی کە لە سەرەتا داتانەوە بۆ ئەم ساڵ کە 2020 کە بەردەوامن لە هەموو مانگێکدا؟ بەردەوام ئیشەکانمان چڕ بووە بەڵام مانگی ڕەمەزان تایبەتمەندی خۆی هەیە چڕترە بێت بەڵام. بەڵێ زۆر سواز کاک شۆڕش کەمال ئەنجامی ژنەی باڵای قایمقایەتی سلێمانی سواز بە ئامادەبوونێ. سواز بۆ ئێوەش دەستان خۆش بێت.